خۆشەویستانم ئەم کاتتان باش بەداخەوە داخلبوونی ڤایرۆسی کۆرۆنا بۆ کوردستان و بۆ عێراق بە شێوک لە شێوەکان بۆ هۆی پەخستنی بەشێکی زۆر لە ئیش و کاری فەرمانەکانی حکوومەتی هێرشستان و لە هەمان کاتدا دابڕانی بەشێکی زۆر لە فەرمانبەران لە دام و دەستگاکانی حکوومەت لە هەمان کاتە ئەبینین ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان بەداخەوە بێ ئیش بوون. ئەمەی لە تەنیشتی منە ئەگەر هاوکارم لەگەڵما بێت و وێنەکە بگوازێتەوە بەڕێز کاک چۆمان و کاک ئەحمەد جۆڵا و کاک ماهیر حەسەن لێرە کارێکی خێرخوازی نمونەیان کردووە کە پێشتریش بە سوپاسەوە هەندێک لە پارەدار و سەرمایه‌دارەکانی سلێمانی ئەم کارە خێرخوازانیان لە ئەستۆگر لە پێناوی دەستگیرۆیکردن و هاوکاریکردنی بەشێک لەو هاوڵاتیانی لە شای سلێمانی ئیشوکاریان وەکو پێویست نییە. کەلوپەلەکانی کە ئەم بەڕێزانە ئەیبەخشن بریتە لە خۆراکی نازانم چەند ڕۆژێک یا چەند ژەمێک یا چەند هەفتەیەک ئەمە کارێکە ئەو پەڕی ئینسانیە. بەسپاسەوە کاک چۆمان ئەگەر پێمان بڵێ بیرۆکەکە چۆن بوو و پەیامتان چییە؟ سەرەتا سوپاسی جەنابتانەکەین کە هاتن لێرە بەڕاستی ئەم ڤایرۆسی کە بەرۆشی هەموو عالەمی گرتووە یەکێک لەوانەش کە وڵاتی ئێمەیە کوردستانە با بڵین بارچێکی خۆمانزانی بارچێکی نیشتیمانیمانزانی کە هەستین هاوکاری ئەو خەڵکە بکەین کە پێویستیان بۆ ژەمایەکە ئێمە بۆیان دابینەکەین لە ڕێم پیاوە بە ڕێزانەوە پیاوە جوانە هونەرمەندانی کوردستان کە پێش ئەمەش کە دایمە لە خەمخۆری ئەم خەڵکە بوون بە هەم بە هاوکاری هەم بەو درامانەی کە کردویانە پێمان خۆش بوو ئێمەش بەشدار بین لەم کۆمەکەی کە کۆمەڵی لە سەرمایه‌دارانی کوردستان کردویانە هیوادارم هەموو کەسێک هەست بە مەسئولیتکردن لەلایەن خۆیەوە ڕۆژێکی مێژوویە زۆر جارەیە کات بە پارە ناکڕێت بەڵام تۆ توانی ئەو کاتانە بقۆزیتەوە بۆ خزمەتکردنی وڵاتەکەت و نیشتیمانەکەت ئێمە کۆمەڵشتمان حازر کردووە بۆی کە ئەتوانم بڵم ژەمی هەفتەیەک زیاتری خەڵکە بۆ خێزانەکان نزیکی 1000 ماڵمان دابین کردووە کە بتوانین بیگەینە دەستیان و سوودمەند بن و خوابکە لەم خەیرانەش نەجاتمان بێ و ئاخری ناخۆشەکانی هەموو گیان و میلەتی کوردیش بێ. کاک چۆمان زۆر سپاس دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ. کاک ئەحمەد جۆڵا جەنابەت ئەفەرمیچی. زۆر سپاس من یەکەم جار سپاسی ڕاگەاندنەکانەکەم کە ئەماوە تەختەیەکی زۆر باشی ئەم شتانیان کردووە بەڕاستی جێ دەستخۆشیە. ئیتر ئەمڕۆ دۆخێک هاتووەتە پێشەوە بەڕاستی ئەبێ لەگەڵ ئەم دۆخەیە خۆمان بگونجێنین بە واسطەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە و ئەمانە ئیتر هەنێک کەس زۆر جار لە بازاڕ ئیشی ئەکرد ئەو دەرامەتی نەبوو ئێستا لە ماڵەوەیە ئەنی بەڕاستی کەم دەرامەتیشمان زۆرە من زۆر سوپاسی ئەم دەوڵەمەاناکەم کە بەڕاستی بوێریە غیرەتە تۆ بتانی 1000 ماڵ ئاوایان کەیتەوە من زۆر سوپاسی کاکە چۆمانەکەم کە خۆی پەیوەندی پێوە کردوین کەوتێتی بە تەمام شتێکی وا بکەم کە 1000 ماڵی دابشکەوە سوپاسی ئەو دەوڵەمەانەی تریژەکەم وەکو کاک ژەمالی حاجی عەلیە حاجی جاسمە حاجی قاسمە کاک سامانە کە بەڕاستی زۆر ئازایانە هاتوونەتە پێشەوە دەوری 2-3 ماڵیان تا ئێستا ئاوایان کردێتەوە منیش و کاکە مالەی براشم ئێمە لەم شتانە مانگوو نابین من حەزەکەم بەیانی زوو هەڵسم بۆی بتوانم ئەم شتومەکانە بگەێنمە ئەو خێزانانی کەوا کەم دەرامەتن من زۆر سوپاسیانەکەم زۆر جار ئەڵێ خێرێکی کرد بە ئەم دەسە بەم دەسە نەزانێ بەس من ئەوەش وایە بەس ئێمە بۆیە ئەمە ئیعلانەکەین ئەمە نەخۆمانی پێ دەرەخەین نەبوو خۆ دەرخستنە ئەمانەوێ خەڵقی تر تەرژیع بێ دەوڵەمەنی تر تەرژیع بێ و زۆر سوپاس. کاک ماهیر جەنابیشت فەرمووچی. من زۆر سوپاسانەکەین و سوپاس بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن هەروە سوپاس بۆ کاک چۆمان کەریمی حاجی غەفور کۆمپانیای چۆمان بەڕاستی خۆی پەیوەندی کرده بووکەوە زیاد لە 1000 ماڵی دابین کردووە لە خواردنی جۆرا و جۆرکەوە لە ڕێگەی منیش و کاک ئەحمەد شوانی و بۆ خۆشیان پێش ئێمە ئەو هەنگاویان ناوەمە دەستخۆشیان لەکەین و دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانی تریشەکەین کە لەم مەینەتیە هاوکاری کەسوکاری خۆیان بوون چونکە بەڕاستیەوە هەموو کەسوکاری خۆمانەوە شتێک نییە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە ئەوەی بە ئێمەش بکرێت ئێمە درێغی ناکەین وەکو لەوە پێشیش بۆ هەموو شتێک ئێمە وجودمانە بۆ حەزەکەین لە هەموو ئەم هەنگاوە پیرۆزانە ئێمە وجودمان هەبێت و بە ماندووبوونشی نازانین و ئەرکی سەرشانی خۆمانە. ماندوو نەبن جەنابەت نزیک بەرەوە لە من بزانم ئەمڕێمەوەکو کۆمپانیای چۆمان هەستاین بە دەباشکردنی ئەم کارە خێرخوازیە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان نێزانین نەک باوکاری چکە ئەمە واجبی هەموو تاکێکی کوردە کە لەم کاتەیە هاوکاری یەکتری بکەین ئێمە لەم کۆمەڵگایە ئەوەی کە هەمانە بەدەستمان هێناوە پێویستە لە کاتێکی وایە سەرفیکەینەوە بۆ کۆمەڵگاگەمان زۆر سپاس. خۆشەویستان کارە هەرە ئینسانیەکەی ئەم ستافەی کە لە پشتی منەوە ئەگەر وێنەکە هاوکارم بیگازێتەوە ئەچێتە چوارچێوەی پیشەیەکی مرۆڤ دۆستانە
کە تەنها ئەو کەسانە ئەتوانن ئەم کارە خێرخوازانە بکەن کە ڕوو ئینسانیەکە و لایەنە مرۆڤاتیەکان بەسەر دازاڵە و هاوکاریکردنی کە سوکاری خۆشیان هاوکاریکردنەکە هاوڵاتیان و نیشتیمانەکەمان تەنها لەم قۆناغەیە پێویستیان پێیانە.